ئەهلی بەهەشت دەم و چاویان سپی و جوانە، دەم و چاویان ئەدرەوشێتەوە، دەم بێپەیکەنینن، دەم بە زەردەخەنن. خوای گەورە دەفەرمێ کۆمەڵە دەم و چاوێکەیە وجوه یومئذ ناضرة، دەم و چاویان ڕووناکە، جوانە، درەوشاوەیە، گەشە. بۆیە لە دنیادا چیان کردووە؟ چونکە لە دنیادا خواناز بوون. یومە تەبیەض وجوه، دەم و چاوێک هەیە زۆر جوانن، سپین، ضاحکة مستبشرة، پێ دەکەنن، دەم و چاویان مزگەنی خۆشی پێیە. ئەمە دەم و چاوی ئەهلی بەهەشتە. ئەی ئەهلی دۆزەخ، خوای گەورە دەفەرمێ كأنما أغشيت وجوههم قطعا من الليل مظلمة. پەنا بەخوا دەم و چاویان وەکو شەوێکی تاریک وایە، پارچە شەوێکی تاریک، شەوێک زۆر زۆر تاریک بێ، لە دەشتێکی چۆڵابی، هیچ ڕووناکی و ڕۆشناییەک نەبێ، هەورێکی ڕەش بە ئاسمانەوە بێ، نە ئەستێرە دیار بێ، نە مانک، نە هیچ ڕۆشنایی و گڵۆپێک و ڕۆشناییەک هەبێ. ئەو شەوە چۆنە؟ دەم و چاوی ئەهلی دۆزەخ وایە. چونکە لە دنیادا بە قسەی خوا پێغەمبەری خوایان نەکرد صلی الله علیه وسلم، لە قیامەت خوا ڕوویان ڕەشەکە. پێت خۆشە دەم و چاوت ڕەش بێ یا دەم و چاوت سپی و جوان بێ؟ ئەمڕۆ دەبێ بڕیار بدەیت. ئەهلی بەهەشت بەکردەوەی ئەهلی بەهەشت خۆیان ماندوو دەکەن، ئەهلی دۆزەخیش بەکردەوەی ئەهلی دۆزەخ سەرنجامەکەشی ڕووسپێتی و ڕووڕەشیە. ئەوە ژیانی قیامەتە.